ئاوێکی ئاوا سازگار و سارد و جوان بەڕاستی گوناحە گرنگی پێ نەدرێت. بینەرانی ڤار سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. من ئێستا لە کانیاوی دەربەندی ڕانیم. سەرڕای ئەوەی کە ماوەیەکە یان خۆ ئەتوانین بڵێین لە سەرەتای وەرزی هاوینەوە سنووری ئیدارە ڕاپەڕین بەهۆی قەیرانی قوڵی ئاوە یان خۆ نەبوون و کەمی ئاوە دەناڵێنێت. سەرڕای ئەوەش کە بەشێکی زووری ئاوی دەربەندی ڕانیە وشکی کردووە، بەڵام ئەم کانیاوە هەروەکو خۆی ماوەتەوە کانیاوێکی زۆر سارد و سازگارە، ینی ئەتوانین بڵێن لایانی پەیوەندیدار ئەیتوانی گرنگی بەم ئاوە بدات، گرنگیدان بەم ئاوە ئەیتوانی کێشەی کەم ئاوی یان خۆت کێشەی خواردنەوەی ئاو لە سنووری ڕاپەڕین چارەسەر بکاتنەوە بۆ بەشێکی زۆری گوندەکانی دەوروبەری سنووری ئیدارە ڕاپەڕینیش دابین بکاتن. من مامۆستا قسەم بۆ دەکەی لەسەر ئاوە. ئەم برا لێرە من بینیم کە خەریکی مەڵەکردم و من دەمەوێت هەندی پرسیار لێ بکەم لەسەر ئەم ئاوە. مامۆستا سڵاو لێبێت. من کە هاتم بۆ ئێرە بینیم لێرە مەلەت دەکرد. ئەم ئاوە هێزگار ساردە، چۆن توانیت خۆت بگرێنەوە ئاوادا؟ وڵی ئەگەر مەلە لێرەدا دەکەی لەبەر بە حکومە و گەرمایە لێوە ڕەز نابی، لەبەرەوەی ئاوەکی زۆر سازگار الحەمدوللا زۆر ساردە. جیا لە هەموو ئاوەکانی کە زۆر خاوێنە، یعنی هەر ئاوەی کە بگرێت سابتای بەدە ئاوی ئەو بەحرێکەوە ئێران بەردیاوەتەوە زۆر پیسە، بەڵام ئەوە الحەمدوللا لە جیا لە هەموو ئاوەکانی کە خاوێنە و زۆری ساردە، بەڕاستی لە بۆ جەستەی زۆر باشە و زۆر ئیسفادەی هەیە. جنابەت خەڵکی شوێ لە شوێ هاتوویت؟ خەڵکی سەنگە سەرم لە پشدەر. وتت ئەوەندە گەرمایە، گەرماکی ئەوەندە بەتینە ئەوی سادیش ناتوانانی فەرمان کاتەوە. بەڵێ وەڵی زۆر جەوەکەی گەرمە، وەگەر بە حکومەوەی کە جەوش گەرم بێ ئاویکانی و تەبیعەتەی هەیە سارترە و ڕاستی هەتا بێ لێرە وەڕەز نابێت، چونکە جەوەکەی زۆر گەرمە و ناچاری خۆت فێنم بکەیەوە بە شتێک. ئێوە ڕۆژانە دێن بۆ ئێرە یان خۆت جارجارێت چوونە؟ وەڵی بەجارە جاری وایە ئەم ڕۆژە سەرەگرین، جاری وایە هەفتانە دەین، ئەگەر زۆر گەرم بێ هەموو ڕۆژێ دەین. ینی بەپێ ئەو کە زوریتی ئێرە خەڵکانێکی زۆر سەردانی ئەم کانیاوە دەکەن. خەڵکێک زۆر سەردانی دەکات، بە تایبەت ڕۆژی جومعان، یعنی ڕۆژ جومعان بەرناکە زۆر زۆر خەڵکی لێ. بەڵێ قسمت داینێ خوا سەلامەتکان. بەڵێ وەک گوێبیستی بوون ئەم هاوڵاتی لێرە مەڵی کرد، وەکو خۆشی ئاماژەی پێدا کە ئاوێکی زۆر ساردە. ئەو بە منی گوت کە گەرمای هاوین ئەوەندە بەتینە کە ناتوانین، ینی ئەم ئەوە سارداش ناتوانین فەرمان کاتەوە. جا من دەمێ ئاماژە بێک شتی تر بکەم کە بەداخە ئەو دەڵێم سنووری ئیدارە ڕاپەڕین لەبەر کەمی ئاو، نەبوونی ئاو، وشک بوونی ئەم دەربەندە بەشێکی زوری گەڕەکەکان دوو ڕۆژ جارێک ئەتوانم بڵێم 40 دقە بۆ 45 دقە ئاویان پێ دەرێت. لە هەمان کاتیشە ئەم ناوچانە هەن، ئەم شوێنە هەن کە لایانی پەیوەندیدار ئەیتوانی کە سوودی لێوەربگرێت بۆ دانیشتوانی سنووری ئیدارە ڕاپەڕین، هەم بۆ خواردنەوە، هەم بۆ بابەتی کشتوکاڵی، هەم بۆ بابەتی زووتیارەکانیش ئەتوانی سوودی لێوەرگیرێت. بەڵام هاوڵاتیانەکە خۆیان دەڵێن قسەی کۆتایی ڤار دەیکات.